لیستیگە لەو ڕابەرمانە کاک بافڵ خۆی سەرۆکمانە 222 هیوای هەر هەموو کوردانە 222 خوێنی هەموو شەیدانە 222 خوێنی هەموو شەیدانە 222. ئەمڕۆ هاتیتە گەرمیان چی پێشکەشی گەرمیانەکانەکەی جگە لە ئەم گۆرانیات؟ بە خۆشحاڵیەوە من هەمیشە گەرمیان و شاری کەلار وەکو شارەکەی خۆمەوە بە خۆشحاڵم کە لەلایەنم ئیشەڵا ئەمڕۆ بتوانین دڵی ئەو جەماوەرە خۆشەویستە شاد بکەین کە لێرە بەشدارە من لەگەڵ هاوکارەکانم ئیشەڵا جێگەر ڕەزامەندی ئەوانە بین و توانین بۆ چەند سانیەکیش بێت دڵی ئەوان خۆش بکەین. کۆبلێ گۆرانی ئەگەر بەسەر کەلارە هەت بێت یاخۆ بەسەر گەرمیانیش بێت پێشکەشمان بکەیت پۆستەکەی. هاوای دەی سەرم نایەوە تخوا بەبانی چنوور من سەرم نایەوە دەی بەبانی چنوور ها پشتم لە یێران دەی ڕووم لە شارە زوور دەی پشتم لە یێران دەی ڕووم لە کەلارۆ گوڵەوە گوڵە گوڵەوە گوڵە گوڵەوە گوڵەوە مەکە شێتە گیان وامەکە دەیە بەینە بەسمان تۆ بەتاڵی مەکە دەیە بەینە بەسمان تۆ بەتاڵی مەکە.